سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆ سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، هێرشی مامورانی ڕژیم بۆ سەر گەنجانی کرماشان، مەترسی دیپۆرتکردنەوەی 4 پەنابەری سیاسی کورد لە تورکیا و سوید، لەسەر کاردەرکردن و خانەنشینی ئیجباری 40 کەس لە مامۆستایانی زانکۆی پزیشکی تاران، کوژران و برینداربوونی بنەماڵەیەکی 4 کەسی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم، گوشاری کۆمەلگای جیهانی و پەسەندکردنی قەتنامەی ئاگربەست لە غەزە و بردمانی چڕی بنکەکانی سپای قۆدس لە سووریا. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لەسەر مەزاری گیانبەختکردووان لە شاری سنا. ڕۆژەی دووشەممە 6 خاکەلێوەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران سەردانی مەزاری ژمارەیەک لە گیانبەختکردوانی گوردانی شوانیان کرد لە شاری سنە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی هاتنی نەورۆز لەسەر مەزاری گیانبەختکردوان تەوفیق و عەبدوڕەحمان ئیلیاسی، باوکو و دایکی هاوڕێیانی گیانبەختکردووی گوردانی شوان جەبار، کەماڵ و جەماڵ لە شاری سنا کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕشانازیان بن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی یەکشەممە 6 خاکەلێوەی 1403 هەتاوی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران یەکەمین کۆبوونەوەی خۆیان لە ساڵی تازەی هەتاوی بەڕێوە برد. ڕۆژی ڕابردوو خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، مەریوان، بەندەرەباز، ئەهواز، عێراق و تەورێز دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. یان لە دەستان و برینداربوونی 3 کۆڵبەر لە سنوورەکانی مەریوان و سەقز و نەوسوت. ڕۆژی یەکشەممە 5 خاکەلێوە کۆڵبەرێک بەهۆی سەرما بردووی لە سنووری سەقزیانی لەدەستا و 2 کۆڵبەر لە سنوورەکانی مەریوان و نەوسوت بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت بریندارکران. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، ڕۆژی یەکشەممە کۆڵبەرێکی تەمەن 15 ساڵی خەڵکی دیواندەرە بە ناوی هەستیار عەبدولکەریم لە سنووری میشاوی سەقز بەهۆی سەرما بردوویەوە گیانی لەدەستا. هەمان ڕۆژ لە سنووری مەریوان کۆڵبەرێکی مێرمنداڵی دیکەی خەڵکی دیواندەرە بە ناوی میلاد حسەینی تەمەن 16 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار بوو. لەلایەکی تریشەوە کۆڵبەرێک بە ناوی جەمیل عەبدی بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسوت بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. هێرشی مامورانی ڕژیم بۆ سەر گەنجانی کرماشان. ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 2 خاکەلێوە هێزەکانی سپای پاسداران لە پارکی تاغوەسان لە گەڕەکی زەفەری کرماشان هێرشیان کردە سەر مەراسمی نەورۆزی کۆمەڵێک لە گەنجانی ئەو شارە و 2 کەسیان بریندار کرد. بە پێی زانیاریەکان هێزەکانی سەرکوتگەری سپای پاسداران بە بیانووی بڵاوکردنی موزیک و هەڵپەرکێ هێرشیان کردوتە سەر گەنجانی بەشدار لە مەراسمی نەورۆزی تاغوەسان و 2 کەسیان بەناوەکانی محەممەد ئەحمەدیانی و ئارمان بەسیری داوەتە بەردەستڕێژی گولە. هەروەها کۆمەڵێک لە لاوانی نێو مەراسمەکە پاشتەربڕینی ناڕزایەتی دراونەتە بەر لێدان و بریندارکراون. مەترسی دیپۆرتکردنەوەی 4 پەنابەری سیاسی کورد لە تورکیا و سوێد. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ 4 پەنابەری سیاسی بەناوەکانی ڕەشاد محەممەدی و هاوژینەکەی بە ناوی ئەژین فەهمیدە حسەینی، هەروەها ئیدریس و نەرگس هاشمی لە وڵاتی تورکیا مەترسی دیپۆرتکردنەوەیان لەسرە. بە پێی زانیاریەکان ڕەشاد محەممەدی و ئەژین فەهمیدە حسەینی لەلایەن پۆلیسی تورکیەوە دەست بەسەر و ڕەوانەی کەمپی دیپۆرتیەکانی چناق قەلعە کراون. ڕەشاد محەممەدی تەمەن 34 ساڵ خەڵکی کامیاران و ئەژین فەهمیدە حسەینی تەمەن 30 ساڵ خەڵکی شارۆچکەی سەوڵاوی سەر بە شارستانی مەریوانە کە بەهۆی گوشارەکانی کۆماری ئیسلامی ناچار بە کۆچکردن بۆ وڵاتی تورکیا بوون. هەروەها 2 پەنابەری کوردی دیکە بەناوەکانی ئیدریس و نەرگس هاشمی لە وڵاتی سوێت بڕیاری دیپۆرتکردنەوەیان درا و ئەگەر ڕادەستی ئێران بکرێن ڕوبەڕووی سزای قورس دەبنەوە.
دەست بەسەرکردنی معەلیمان و فەرمانبەرانی ناڕازی لە شاری سلێمانی. ڕۆژی دووشەممە شەشی خاکە لێوان معەلیمان و خوێندکاران و فەرمانبەرانی پارێزگای سلێمانی دەستیان لە کارکێشایەوە و لەسەر شەقام خۆپیشاندانیان کرد، بەڵام چەند کەسیان لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکرا. خوێندکاران، معەلیمان و فەرمانبەرانی ناڕازی لە پارێزگای سلێمانی لە ئاستنەدانی دەرماڵە و موچە ناڕازین و بڕیاری بایکۆتی دەوام و کۆبوونەوەی ناڕەزایەتیان داوە. ڕۆژی ڕابردوو ناڕازیان ڕژانە سەر شەقام و خوازیاری پێدانی داخوازیەکانیان بوون، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردنە سەریان و چەند کەسیان دەست بەسەر کرد. هێرشی تورکانی فاشیست بۆ سەر چەند کورد لە بلژیک و خۆپیشاندانی کوردانی ئوروپا. ڕۆژی یەکشەممە پێنجی خاکە لێوە گروپێک لە تورکە فاشیستەکانی دانیشتووی بلژیک هێرشیان کردە سەر بنەماڵەیەکی کوردی خەڵکی عەفرین و لە وەڵامدا کوردانی ئوروپا دژ بە فاشیستەکان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان گروپێک لە تورکە فاشیستەکانی وڵاتی بلژیک بە بیانووی بەشداری بنەماڵەیەکی خەڵکی عەفرین لە مەراسمی نەورۆز هێرشیان کردوتە سەر ئەندامانی ئەو خێزانە و وێڕای ئاگردانی هێماکانی نەورۆز و ئاڵای کوردستان هەوڵی سووتاندنی خانوەکەیان داوە. هەڵس و کەوتی وەحشیانەی فاشیستە تورکەکان کاردانەوەی توندی کۆمەڵگای کوردانی دانیشتووی وڵاتی ئوروپایی لێکەوتوێتەوە و شەوی ڕابردوو کوردانی بلژیک هێرشیان کردە سەر دووکان و بازاڕی تورکە فاشیستەکان و تۆڵەی لێدانی و بنەماڵە کوردایان لێکردنەوە. لە شاری فرانکفۆرتی ئاڵمان بە هەمان شێوە هەزاران کورد ڕژانە سەر شەقام و دژ بە فاشیستە تورکەکان دروشمیان بەرز کردەوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی خارک. ڕۆژی دووشەممە شەشی خاکە لێوە کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئەمەلیاتی دوورگەی خارک بۆ یەکەم جار لە ساڵی تازە لە ئاست جێبەجێنەکردنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ڕسمی نەوت لە ساڵی ڕابردووەوە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕەزایەتی دەرئەبڕن، بەڵام بەرپرسانی ڕەژیم تەنیا بەڵێنی درۆیان پێداون و هیچ یەک لە خواستەکانیان جێبەجێ نەکراوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت، وەلانانی جیاوازی لە حەقدەست، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کە کەم کراوە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵات لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوو. دەست بەسەرکردنی 5 شارۆمەند لە قشم و زابۆل. ڕۆژانی شەممە و دووشەممە 4 و 6 خاکە لێوە 4 شارۆمەندی بەلوچ لەوانە 3 منداڵ لە دوورگەی قشم و هاوڵاتیەکی خەڵکی زابۆل لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بە پێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی 4 شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی ئەسلەم سدیقی تەمەن 23 ساڵ، عەبدوڵڵا سدیقی تەمەن 17 ساڵ، ئیسماعیل بەراهووی تەمەن 16 ساڵ و محەممەد زەردکوهی تەمەن 17 ساڵ لە حاڵێکدا بە مەبەستی گەشتکردن سەردانی دوورگەی قشمیان کردبوو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕفێنراون. بە پێی ئەو راپۆرتە ئەسلەم سدیقی بە ئەندامەتی لە گروپە نەیاری کۆماری ئیسلامی تۆمەتبار کراوە و ئەو 3 مێر منداڵە پاش وەرگرتنی بەڵێننامە ئازادکراون. شایانی باسە کە ئەسلەم سدیقی لە بڕواری 23 سەرماوەزی 1401دا دەست بەسەر و لە هەفتەی ڕەزبەری 1402دا لە زیندانی ناوەندی زاهدان دەستی دابووە خۆکوژی. لەلایەکی دیکەوە شارۆمەندێکی خەڵکی زابۆل بە ناوی ئیحسان قەنبەرداری بە بیانووی ڕەخنەگرتن لە فەرمانداری ئەو شارە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێنراوە و زانیاریەک لەسەر شارەنووسی لەبەردەستانیە. سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر 4 بەندکراوی بەلوچ. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ 4 بەندکراوی بەلوچ بە ناوەکانی ئەیدوو شەحبەخش، عەبدولغەنی شەحبەخش، عەبدولکەریم قەمبەرزەهی گۆرگیچ و سولەیمان شەحبەخش لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە بەغی تۆمەتبار کراون. بە پێی زانیاریەکان ئەو 4 بەندکراوە لە زیندانی قزل حەساری کەرەج ڕاگیراون و لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن لەقی 28 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی عەموزات خەلیلی بە پێکێنانی گروپ و ئەندامەتی لە گروپە نارەکانی ڕەژیم تۆمەتبار و بە بەغی محکوم کراون.
لەسەر کار دەرکردن و خانەنشینی ئیجباری 40 کەس لە مامۆستایانی زانکۆی پزیشکی تاران. ڕەزا مەلەکزادە ئەندامی دەستەی زانیاری پزیشکی تاران ڕۆژی دووشەممە 6 خاکە لێوەڕاییان 40 کەس لە باشترین مامۆستایانی زانکۆی زانیاری پزیشکی تارانیان لەسەر کار دەرکراون یان ناچار بە خانەنشینی ئیجباری کراون. بەوتەی ڕەزا مەلەکزادە لەسەر کار دەرکردنی ئەو 40 مامۆستایە بۆتە هۆی نائومێدی خوێندکاران و چیتر بەشێکی زۆر لە لاوانی ئێرانی ڕازی بە درێژەدان بە پرۆسەی خوێندن لەو بارودۆخەنین. هەروەها ئەو تیمەی کە لەلایەن حکوومەتەوە لە زانکۆ دامەزراون کەشوهەوایەکیان بەسەر زانکۆکاندا زاڵ کردووە کە هەست و دڵسۆزیان لە نێو پرسنلدا نەهێشتووە و جەوێک لە نائومێدی لە زانکۆکاندا دروست بووە. کوژران و برینداربوونی بنەماڵەیەکی 4 کەسی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. شەوی دووشەممە 6 خاکە لێوە بەهۆی تەقەی بێزابتەی مامورانی ڕژیم بۆ سەر ئۆتۆمۆبیلی خەڵکی بەلوچ 4 ئەندامی بنەماڵەیەکی بەلوچ کوژراون و بریندار بوون. بە پێی راپۆرتی حالوەش شەوی دووشەممە چەکدارانی نەناسرا و هێرشیان کردە سەر هێزەکانی ڕژیم لە خاش و هەڵاتن. لە وەڵامدا هێزەکانی ڕژیم ئۆتۆمۆبیلی خەڵکیان لە مێحوەری خاش بۆ ئێرانشار دا بەردەستڕێژی گولە و لە ئەکامیە و هێرشەدا منداڵێکی 1 ساڵ تەمەن بە ناوی فاتمە بامری گیانی لەدەستا و 3 کەسی دیکە بە ناوەکانی محەممەد بامری تەمەن 27 ساڵ، حەسەن بامری تەمەن 30 ساڵ و زەینەب بامری تەمەن 21 ساڵ بە سەختی بریندار و ڕوانەی نەخۆشخانەکرا. گوشاری کۆمەڵگای جیهانی و پەسەندکردنی قەتنامەی ئاگربەست لە غەزە. ڕۆژی دووشەممە 6 خاکە لێوە خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە چەند وڵاتی جیهان و گوشاری کۆمەڵگای جیهانی بۆ سەر نەتەوەی گرتوەکان بوونە هۆی پەسەندکردنی قەتنامەی ئاگربەست لە غەزە و بە زۆرترین ڕێژە دەنگی پێدرا. ڕۆژی ڕابردوو لایەنگرانی فلستین لە چەند شاری کانەدا خۆپیشاندانیان کرد و دژبەرانی شەڕ لە یونان ڕێگەیان لە ناردنی چەک و چۆڵی ئامریکایی بۆ وڵاتی بۆڵغارستان گرت. هاوکات قەتنامەی وڵاتانی عەرەبی بۆ ئاگربەست لە غەزە بە زۆرترین ڕێژە دەنگی پێدرا و ئانتۆنیۆ گوترێش هۆشداریدایە هەردوو لایەنی شەڕ کە پابەند نەبوون بەو قەتنامەیە بۆیان زۆر گران تەواو ئەبێت. دوا هەواڵمان سەبارەتە بە بردمانی چڕی بنکەکانی سپای قۆدس لە سووریا. شەوی دووشەممە 6 خاکە لێوە چەند فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسرا و بنکەی سپای قۆدسیان لە ئەبوو کەماڵ و مەیادین کردە ئامانج و زیانێکی زۆر بە میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی گەیشت. بە پێی راپۆرتەکان فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسرا و بارەگای فەرماندەی ئەمنی سپای قودس و مەقەڕی میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی لە نزیک مزگەوتی شەرعی و نەخۆشخانەی حەگانە لە شاری ئەبوو کەماڵ کردوەتە ئامانج و لە ئاکامی و هێرشانەدا چەندین فەرماندە و هێزی چەکداری سەر بە ڕژیم کوژراون و بریندار بوون. لە هێرشی دووهەم بۆ سەر میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی لە شاری مەیادین فەرماندەی ئەو هێزانە بە ناوی حاجی ئەسکەری کوژراوە و ژمارەیەکی زۆر بریندار بوون. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.